کە بەرچاومان ڕوون بێ لە هەنگاوەکانی پێکهێنانی ئەو حکوومەتە کارنامەی سیاسیەکەی بەرنامە سیاسیەکەی پێکهێنەرەکانی چێن وە ئەو حکوومەتە چۆن کارەکە بەشێکە بێ لە سلسیلەی لە زنجیرەی حکوومەتەیەک لە دوای یەکەکانی تری هەرێمی کوردستان لە درێژەدان بە گەندەڵی لە درێژەدان بە ناشەفافیەت لە درێژەدان بەو ستەمە سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان هەیە یا هەنگاوەکانی چاکسازی ڕیشەی لە هەرێمی کوردستان دەست پێەکە و قۆناغێکی نوێ دەست پێەکە بۆەوەی کە وەکو باسم کردیانی بنەماکانی حکومڕانێکی تەندروست لە هەرێمی کوردستان لە مەودووە هەبێ و هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان مافە بنەڕەتیەکانی خۆیان وەربگرن ئەگەر ئێمە بزانین ئەو حکوومەتە ئەو ئیرادەی هەیە ئەو بێشک ئێمە یعنی هاوکارە بین و ئەو کات ئێمە بڕیارە دەین کە بەشدار بین لەو ڕووە بۆچی چونکە ئەزانین ئەو هەنگاوانە خۆ ئەگەر ئەو حکوومەتە لەسەر ڕێچکەکانی ڕابردوو بەردەوام بێ درێژکراوی هەمان سیستەمی حکومڕانی ڕابردوو بێ ئەو کاتێمە حەقیقەت وەکو چۆن لە ڕابردوودا ئۆپۆزیسیۆنێکی کارا بووین چووەک هێزێکی سیاسی چووەک فراکسیۆنی پەرلەمانی بەتاکید ئەو کات ئەو ڕێگا گرینەوە من لێرە تەعن لە هیچ هێزێکی سیاسی نادەم هەموو هێزێکی سیاسی ئازادە خۆی چۆن بڕیارەدا و خۆی مافی بڕیاردانی هەیە ئێمە وەکو چۆن مافی تانەدانمان لە بڕیاری هیچ هێزێکی سیاسی نیە چ ئەوەی زوو قەرارەدا چ ئەوەی درەنگ قەرارەدا چ ئەوەی بەبێ گفتوگۆ بڕیاری داوە بچێتە حکوومەت چ ئەوەی بە گفتوگۆوە پێش گفتوگۆ بڕیاری داوە بێتە ئۆپۆزیسیۆن ئێمە تانە لە بڕیاری ئەوانە داین بۆم بە هەمان شێوەش بە مافی هیچ هێزێکی سیاسیشی نازانین تانە لە بڕیاری سیاسی ئەمە بدە و ئێمە بە ئەزمموی ڕابردووی خۆشمان سەلماندوومانە بۆ خەڵک بۆ جەماوەر بۆ کادر و ئەندامان و قاعیدەی کۆمەڵی ئیسلامی کە کۆمەڵ شێوازی بڕیاردانی خۆی هەیە و بە بەرچاوڕوونیەوە هەنگاوانێ و هەمیشەش بڕیارەکانمان چۆتە خزمەتی بەرژەوەندی گشتیەوە بەرژەوەندی خەڵکەوە